لەوانەی نوێم لە بەشی یەکەم لە کەرتی سێیەم باز لە ڕوونکردنەوەی نەخشە دەکەین کە لە دووانەی ڕابردوو لە کەرتی سێیەم باسمان لە دۆزنەوەی باهی نەخشە هەروە بڵارمەوەدا کرد. ئێستا باز لە ڕوونکردنەوەی نەخشە دەکەین کە لە ڕوونکردنەوەی نەخشەش چمان هەیە جێگۆڕکەی نەخشەیە نەخشە نیازیایە یا زیانی و هەروە سیفاتی نەخشە. جێگۆڕکەی نەخشە چیمانەیە؟ بەڵێن وای یەکسانە بە fx، یعنی چ بڵێم fx چ بڵێم وای هەمان مانای هەیە. وای یەکسانە بە ئێفی ناوکەوانە چمێ x کەم c. x کەم c یعنی ڕاکێشانی ئاسۆی بۆ لای ڕاست بە بڕی c-یەکە، و هەروە وای یەکسانە fx کۆس c واتە ڕاکێشانی ئاسۆی بۆ لای چەپ بە بڕی c-یەکە. چم هەیە ڕاست و چەپ هەردوو ڕاکێشانەکە چن ئاسۆین، کەواتە دەزانم ئەو دوو نەخشەی هەردووکیان لەسەر چ هێڵێک دەجوڵێن؟ لەسەر هێڵی x ئەگەر لە بیرتان بی دەمانگۆ xی پێچەوانە. هەمیشە بە پێچەوانە، مەسەڵەن سیس ئێستا دەتوانین بڵێ سی پێچەوانە، سیت سالب بوو دەڵێ بۆ لای ڕاست، سیت موجب بوو دەڵێ بۆ لای چەپ بە بڕی ئەو یەکەی کە دەداتێ، بە بڕی ئەو ژمارەی کە دەداتێ سی-یەکەیە. پاشە بەو شێوێ بێنەکە دەجوڵێت. تەنیا ئەگەر هاتوو بەو شێوێ بێنتەوە بڵێ وای یەکسانە ئێفی سی لە پێشەوە بۆ نمونە سالب سی کەمی x، باشە سالب سی کەمی x ئەو کات جوڵەت وەک خۆی دەبی لەبەرەوەی سالبە ئەو جوڵەیە هەمیشە وەک خۆی دەبیت. چ بڵێ سالب سی کەمی x چ بڵێ ئێفی سی کەمی x، یعنی سالب xم دیت ئەو یەکە وەک خۆی دەبیت، پێچەوانە نایزۆڵین سالب و سالب موجب و موجبکەوە هەتا ئێستا نهاتیتەوە لەو شێوە. بەڵام ئەگەر هاتەوە چکە ئەتون ناو ئێرە یەکسان دەکەی بە سفر لەبەرەوە سیەکە پێچەوان نابی، هەمیشە ئەوانە پێچەوان دەبن لەبەرەوەی پێشی ئەکسمان موجە بە کێشەی نییە بە پێچەوان دەجوڵێ ئەگەر سالب بوو لای ڕاست موجب بوو لای چەپ. بەڵام ئەگەر هاتوو بەو شێوە بکەت هێزە بەو شێوەی نهاتیتەوە ئەو کات وەک خۆی دەبیت بە سالب بوو لای چەپ بە موجب بوو لێرە سیەکە پێشی موجب بوو بۆ لای ڕاست. ئەو لەسەر جوڵەی ئاسۆی و هەروەها جوڵەشکەمان هەیە چیە؟ جوڵەی ستوونی کە چن جوڵەی ستوونی وای یەکسانە ئێفی x کەم سیم هەیە یان دڵێم وای یەکسانە ئێفی x کۆسی کەمی سیس. تەبعاً ئەگەر سالب بوو سیەکەمان خوارەوەیە، موجب بوو سی سەرەوەیە. واتە چی؟ بە هەمان شێوە دەڵێ ڕاکێشانی ئەوان چیە؟ لێرە دەمانگۆ ئاسۆی لێرە دەڵێن ستوونی لەسەر هێڵی چ دەجوڵێ؟ ئەوان لەسەر هێڵی وای دەجوڵێن، هەردووچیان لەسەر هێڵی وای دەجوڵێن وەکو خۆیان، سالبم هەو بۆ خوارەوە و موجبم هەو بۆ سەرەوە. یعنی ناو ئەو کەوانەی ئەگەر بجوڵێ بە پێچەوانە دەجوڵێت چکە لەسەر هێڵی ئاسۆی دەجوڵێت، بەڵام دەرەوەی کەوانە دەستەوە سەر هێڵی وای وەکو خۆی دەجوڵێت سالب بوو خوارەوە و موجب بوو سەرەوە. چی دیکەم هەیە؟ وای یەکسانە بە ئێفی سالب x، یا دەڵێن وێنەدانەوە بە دەوری تەوەرەی وای. یعنی چی وێنەدانەوە بە دەوری تەوەرەی وای؟ هەر کاتێک هەر نەخشەکەت هەبوو لە لای ڕاست بوو کاتێک کە سالبت هەبوو، هەنی وێنەدانەوە بە دەوری تەوەرەی یان دڵێ وێنەدانەوە بە دەوری تەوەرەی واتە بڕاست خۆ دەستە بەشی موجەبەکەی. چۆن؟ یعنی بۆ نمونە لە خاڵی دوو سێ وێنەکتەیە کاتێک گۆتی وێنەدانەوە بە دەوری تەوەرەوە ئەو کاتە چ ئەکسەکە سالب وەردەگرێت، یعنی هەمان وێنە دەستە بەشی سالبی x لەبەرەوە دەڵێن چ وێنەدانەوە بە دەوری تەوەرەی وای چکە لە دەوری تەوەرەی وای وێنەکە دەجوڵێت، یعنی ئەگەر لای ڕاست بوو دەستە لای چەپ، ئەگەر لای چەپ بوو دێتەوە لای ڕاست. هەروەها چمان هەیە؟ وای یەکسانە سالب ئێفی x کە ئەویش دەڵێن وێنەدانەوە بە دەوری تەوەرەی چی؟ x. ئەو واتە چی؟ واتە کاتێک پێ دەڵێ وێنەدانەوە بە دەوری تەوەرەی c یا ئەو شێوەیە ئەو وای یەکسانە پێش هەر fx سابی لێدرا ئەو کات وێنەکە پێچەوان دەبیان ئەگەر وێنەکە بەرەو سەرەوە بوو دەکەوێتەوە بەرەو خوارەوە، بەرەو خوارەوە بوو دەکەوێتەوە بەرەو سەرەوە، وێنەکەی پێچەوان دەکە بە دەوری تەوەرەک بە دەوری تەوەرەی x. چی دیکە دەبینێ؟ ئەگەر هاتوو وای یەکسانە سالب ئێفی سالب x بوو ئەو کات دەڵێن وێنەدانەوە هەم بە دەوری تەوەرەی x و y هەردووکە بە هەر دەوری هەردوو تەوەرەکە
وێنەدانەوەی دەبیدیا دەڵێن چیا دەڵێن وێنەدانەوە بە دەوری خاڵی بنەڕەت کاتێکوتی خاڵی بنەڕەت یعنی هەم وێنەدانەوەی بە دەوری تەوەرەی x هەم وێنەدانەوەی بە دەوری تەوەرەی y لە شیکارکردنی پرسیار باشتر تێدەکەن کە مەبەستمان چییە. پێشووی بچین لەسەر شیکارکردنی پرسیارەکان دەمەوێت هەندێک وێنە کە لەوانەیە کە باسمان نەکرده بوو لە برۆی نەمان بوو لێرە هەر بیبین کە وێنانە چۆنن. وێنەی لینی x کە هەمیشە بەو شێوەیەیە و هەروە وێنەی ئی بەتوانی x کە هەمیشە وێنەی ئی بەتوانی x بەو شێوەیە و هەروە وێنەی ساینی x کە بەو شێوە دەرە دەکات و هەروە وێنەی کۆساینی xیش هەر وەک لە وێنەکە دیارە کە چۆن دەرە دەکات لە بینی چ ژمارەک و چ ژمارەکدا. هەروە وێنەی تانی x لە بابەتی جێگۆڕشێ لە ڕاهێنان لە پرسیاری 22 تا 27 کە پرسیاری 22 تا 25 مانووسێ 26 و 27 دووبارەی ئەوانەیە لەبەرەوە نەمانووسیتەوە. ئەو ئەگەر وێنەکەمان بیت fx دیار لەکوێیە و شوێنی fxە طبعا دەتوانیش خاڵەکەی دیاری بکەی بزانێ و خاڵە چەندە. طبعا دیارەکە خاڵی xی 3 y 0 ئەلەو خاڵە ئەوانە جێبەجێ دەکەی دەڵێ y یەکسانە f x کۆ 5 x کۆ 5 کاتێک کە موجب بووە ڕاستەخۆ گوتمان دەدڵین چ پێچەوانە کاتە 5 بۆ لای چەپی نەخشەکە 5 1 2 3 4 5 دەستە کوێ دێتە ئێرە کەواتە ئەلێرە وێنەی دەکێشین. طبعا هەمان وێنەیە کە دەیکێشین تەنیا جوڵەیە جوڵەی چیە جوڵەی ئاسۆییەوەکە 5 بۆ لای چەپ جوڵین بەو شێوەیە. ئەوەی پرسیاری 22 کە نووسم 22 وەسم پرسیاری 22 23 دەڵێت f x کەم 5 لەسەر چ هێڵەکە جوڵێ لەسەر هێڵی ئاسۆی بەرەو کوێ بەرەو خوارەوە پێچوانی ڕاستەوخۆ 5 بەرەو خوارەوە کاتە لەو شوێنێک کە هەیە 1 2 تەبەنەوە لەسەر سفرە 1 2 3 4 5 ڕێک لەسەر ئەو هێڵە 4 5 ئێرە دەبتە شوێنی وێنەکە کات وێنەکە چۆن دەبیت دەڵێ 5 بەرەو خوارە دەگوت 1 2 3 4 5 هەمان وێنە 5 بەرەو خوارەوە دەکێش 5 بەرەو خوارەوە ئەوش وێنەی 23. وێنەی 24 دەڵێت چ y یەکسانە سالب f سالب x لەناوکەوانە کەمیە جو کاتێک کە دەڵێ سالب لە پێش f زواتە چی وێنەدانەوەکمان هێوە کاتێک دەڵێ y دەڵێن f سالب xیش وێنەدانەوە هەردێکیان یەکیان وێنەدانەوە بە دەوری تەوەری y یەکیان وێنەدانەوە بە دەوری تەوەری x ئەگەر لەو مانایە تێ ناگەێت کە دەڵێ وێنەدانەوە بە دەوری تەوەری y یان وێنەدانەوە بە دەوری تەوەری x شتشکەمانەیە کاتێک پێت دەڵێ f سالب x گوتم ڕاستەوخۆ ئەکسەکە سالب بە چی لێ بدەی یعنی 3 و 0 دەبتە چی دەبتە سالب 3 و 0 ئێ سالب 3 و 0 یعنی چی دێم لە سالب 3 1 2 3 ئەو سالب 3 و 0 ئێرە دەبتە شوێنی وێنەی سالب 3 و 0 بەڵام شتی دیکە ماچی وەگەر خاڵی سالب 3 و 0 ڕاستەوخۆ گوتم ئەکسەکە پێچەوانە دەکەی باش دوای پێت دەڵێتە سالب ینی وێنەکە کاتێک کە سالب لە پێش هەر ئفکسدا وێنەکە بەرەو سەرەوە دەکاتە بەرەو خوارەوە گەر بەرەو خوارەوە بە سالبێکمانێدا و کات ڕووی وێنەکە دەچووە سەرەوە لە بەرەو پێی دەڵێن وێنەدانەوە بە دەوری تەوەری x و ئەوەی کە سالب لە پێش ئفکس وێنەدانەوە بە دەوری تەوەری y لۆ دەڵێ وێنەدانەوە بە دەوری تەوەری y لە بەرەو گوتم لە 3 و 0 دەتە سالب 3 و 0 لە دەوری تەوەری y دەسووڕە دێتە ئەو بەشە کە ئێرە شوێنی وێنەکە کاتێک کە دەڵێ سالب وێنەکە بەرەو خوارەوە ئەو زانین وێنەکەش بەرەو خوارێ و کات پێت دەڵێ چی دەڵێ 2 جوڵەی ئاسۆیمانێکە 2 بەرەو کوێ بەرەو خوارەوە کەواتە ئەو کە شوێنی وێنەکە و بەرەو خوارەوە هەم وێنەدانەوە بە دەوری تەوەری x مان کرد هەم وێنەدانەوە بەڵام 2 بەرەو خوارەوە ینی 1 2 ئێرە دەبتە شوێنی وێنەکە کە وێنەکە بەرەو کوێیە بەرەو خوارەوە وێنەکە بەرەو خوارەوە ئەوش پۆینت سەردەچمان کرد گوتمان دەکەن سالب 3 و 0 و سالب 3 و 0 دوای کاتێک کە پێت دەڵێ سالب چی لە پێش ئەفکسەکە وێنەکە ڕووی دەکەوتە بەرەو خوارەوە پێشت دەڵێت 2 لە خوارەوە 1 2 لە خوارەوە ئەوش دەبتە وێنەی 24.
هل ڕوونکردنەوەی نەخشە چیمانەی نەخشەیە یا نەخشە نییە؟ چۆن بزانم وێنەکە هیتم نەخشەیە یا نەخشە نییە؟ لەسەرە بەرەو خوارەوە هێڵە دەکێشم، هێڵەکی ئاسۆی بەو شێوەیە بەلایەنی زۆرەوە، بەلایەنی زۆرەوە ئاگادار یەک جار وێنەکەی بڕی، ئەوە دەبێتە چی؟ دەبێتە نەخشە. ئەگەر هاتو لەسەرەوە بەرەو خوارەوە هێڵەکە کێشە دوو جار وێنەکەی کەیتمانی بڕی، دوو جار وێنەکەی بڕی کات دەڵێن ئەوە نەخشە نییە. دووبارە دەکەمەوە دەڵێن چی؟ دەڵێن بەلایەنی زۆرەوە یەکجار بیبڕی ئەوە نەخشەیە، یعنی ئەگەر نەشی بڕی ئاساییە، ئەگەر نەشی بڕی ئەوە دەڵێن وێنەیە. بەڵام ئەگەر بڕی یەکجار ئەوە هەر دەبێتە وێنە. ئەگەر یەکجار زیاتر وێنەکەی بڕی و ڕاستە خۆ دەڵێن چ وێنەی، لەبەرەوە دەڵێن بەلایەنی زۆرەوە یەکجار وێنەکەی بڕی پێی دەڵێن نەخشە. یعنی ئێستا لەسەرەوە بەرەو خوارەوە هێڵەک پێشین، لەسەرەوە بەرەو خوارەوە تەماشا چەند جار وێنەکەی دەبڕی؟ یەک دوو، وتمان بەلایەنی زۆرەوە دەبێت یەکجار بکاتەوە دەڵێن چییە؟ نەخشە نییە. بۆ ئەوانە ئەگەر هێڵ بکێشم تەماشا دەکەم لە هەموو حاڵەتەکان یەکجار دەیبڕی، ئەلێرەش ئەسڵەن هەر لەو هێڵەکە کێشام هیچ نەشی بڕی کێشانی، ئەگەر هیچ نەشم بڕی هەر دەبیتە وێنە، دەڵێن بەلایەنی زۆرەوە دەبێت یەکجار وێنە بێکمانەوە یەکجار وێنەی دەبڕی کەوا دەڵێن نەخشەیە. ئەبەو شێوەیە نەخشەیە نەخشە نییە جیا دەکەینەوە. چمانەیە جیایە یا جیانیە؟ ئەوەیان چۆنە؟ ئەگەر وێنەکەم هەبوو چۆن بزانم جیایە یا بڵێم جیانیە؟ جیایە یا جیانیە؟ وێنەکی لەو شێوەیەم هەبوو یا وێنەکی باش دەڵێن چ لە بۆ جیایە جیانیە؟ دەڵێم لە ڕاست بەرەو چەپ هێڵێک دەکێشم بەلایەنی زۆرەوە یەکجار وێنەکەی بڕی، ئەو کات دەڵێن چێ جیایە. ئەگەر لە یەکجار زیاتر وێنەکەی بڕی دەڵێن جیانیە. یعنی ئەگەر لە ڕاست بەرەو چەپ هێڵێک بکێشم چەند جار دەیبڕی؟ بێگومان دەبینم لە هەردوو حاڵەتەکە کە هێڵ دەکێشم دوو جار دەیبڕی کەوا دەڵێم چێ جیانیە. ئەگەر لۆ ئەوان تاقیکەینەوە تەبا تەماشا دەکەم لە هەموو حاڵەتەکان یەکجار وێنەکەی بڕی کەوا دەڵێن جیایە. ئەبەو شێوەیە جیایە یا جیانیە دەکێشم. لە جیایە و جیانیەش ئەگەر هاتو هێڵێک لە ڕاست بەرەو چەپ کێشە وێنەکەی نەبڕی ئەوە هیچ کێشە نییە، ئەمە دەڵێن بەلایەنی زۆر یەکجار وێنەکەی بڕیت. ئەگەر یەکجار بڕیتەوە زیاتر لە یەکجار جیانیە. ئەگەر نا لە هەموو حاڵەتەکانی دەبێتە جیاکەواتە نەخشە یا نەخشە نییە. بەو شێوەیە لەسەرەوە بەرەو خوارەوە دوای ئەوە دەڵێم جیایە یا جیانیە. بەڵام کاتێک کە نەخشە پرسیاری لێت کرد یا پرسیار دواتە وتی جیایە یا جیانیە، یەکەم جار بیرۆ بکە بزان نەخشە یا نەخشە نییە. چونکە نەخشەیانە ئەگەر نەخشە نەبی بێگومان جیاش نابیت. بۆنە لێرە کاتێک وێنەی ئەوەی لەبۆ تێناوە گوتی جیایە یا جیانیە ئەوە نەخشە نییە. ئەگەر نەخشە نەبوو چۆن دەتوانین بزانین جیایە یا جیانیە؟ کە نەخشە نەبوو جیاش نابیت ئاگادار. پرسیارێک بۆ نمونە چیم هەیە؟ وێنەی باز نەکەم هەبوو. ئەو وێنەیە ئەگەر لێتان بپرسم تاکە یا جووتە، وێنەکە تاکە یا جووتە؟ ئەسڵەن پێش فکر لە وێنەی تاکە یا جووت بکەوە بزانە وێنەیە بڵێن نەخشە یا نەخشە نییە، لەوەی بزانین تاکە یا جووت نییە. و ئەسڵەن هەر بۆ خۆی نەخشە نییە. تەماشا دەکەم هەموو حاڵەتەکان دوو جار وێنەکەی بڕیەوە هەر نەخشە نییە. ئەگەر نەخشە نەبوو چۆن دەزانین تاکە یا جووتیشە؟ هەر لە تاکو لە نەخشەی وامان نەبوو کە دەبوو هیچە نەدەبوو تاک نەدەبوو ئەو نەخشەیەش بە هەمان شێوە نەتاکە نەجووت ئاگادار. باز لە سیفەتی نەخشە دەکەین کە ئەوە هەیە لە کتابەکەمان، بەڵام باش تێناگەین کە مەبەستەکە چییە. لە سیفەتی نەخشە دوو شت بزانە، دوو شت بزانە. یەکەم شت توان لە نەخشەکە توانی گەورەکامیان توانی لە هەمیان گەورەترە. توانە گەورەکە و هاوکۆڵکەی پێشتوان کاتێک کە یەک و دوو ئەو دوو شتە بزانی توانی گەورە لە نەخشەکەی دەرینە و هاوکۆڵکەی پێشتوانەکەش دەرینە، اینجا سیفەتەکە داوای هەرچی لێ بکات ئەو زۆر ئاسان دەبیت.
چۆن ئاسان دەبیت کول ئەوها باسانی لەو شوێنێ دەگەی ئێستا لە کاتی شیکارکردنی پرسیار کە پرسیارەکەی لە پێداچوونەوەی باش کە هەمانە لە پرسیاری 20 سیفاتی لەربەرە لەودا باز دەکەین کە چۆن بتوانی گەورە و هاوکۆڵکەی پێشتوان دەتوانم تێبگەم کە سیفات بەستی چێ لە پرسیاری 20 کە وەک دەبینی نەخشەکەمان چیە fx-ەکسانە بە 3x کەم 7x کۆدو کە پرسیارەکەی بەڵێ a b ئەلف با جیم a b و c دیکە هەمانە کە هەمان ڕاستە بۆ نەخشەکە یەکەم دەڵێ چ ئەلف دەڵێ نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x دەچێت بۆ سالب ئینفینیتی و نەخشەکە دەچێت بۆ موجب ئینفینیتی کاتێک x دەچێت بۆ موجب ئینفینیتی پێش ئەوە گوتمان چی گوتمان یەکەم زار توانی گەورەکە x توان 5 ئەوی پاشتوان گەورەکە ئەنی بەس ئیشم بەتوانە گەورەکە و هاوکۆڵکەی پێشتی ئەوانی دیکەم ناوێ کەواتە f(x) یەکسان دەی بە چ 3x توانی 5 باش توانمان تاکە نامە سەرەوە کە لە کتابەکە دەڵێ ئەگەر توان تاک بوو هاوکۆڵکەی سەرەکی موجب بوو ئاوا بکە باش ئەو ئەوەندەم دەرهینە وەکە ئاسانە دوای پێویستم بەچی هاوکۆڵکەی پێشی x توانی هاوکۆڵکەی پێشی هاوکۆڵکەشی موجبە یا دەڵێم ژمارە چی موجبە ئەو هاوکۆڵکەی پێشی موجبە x-ەکەش بە خۆی دەنووسمەوە x توان 5 یەکسانە بە f x ئێستا کە نەخشەکەم ئامادەکرد خەڵاس هاوکۆڵکەی پێشی موجب ئاگدار دەڵێ نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی دەڵێ f دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x سالب ئینفینیتی بیت یعنی کاتێک x ژمارەی سالب بی نەخشەکەش لە بۆ لای سالب دەچی کۆ تاقیەوە دەڵێم f لە جێ هەر یەک لەوانە سالب دادەنێ تەپەنەوە بخۆی لە نەخشەکە هاوکۆڵکەی سەرەکیەکە موجبە سالب توانی 5 باش باشە سالب هەر ژمارەی سالب بتوانی جوود بتوانی تاک بۆ هەرو خۆی سالب دەبیت باشەوە سالب هاوکۆڵکی پێش سێ موجب سالب جارانی موجب دەبیتە چی؟ دەبیتە سالب کە کردیە سالب واتە کاتە کە ئەمن سالب بکەم ینی ژمارەی سالبم لە نەخشەکە داناوە کاتە کە ئێکسم سالب کە دەبینی دامنایتەوە نەخشەکەش دەبیتە چی؟ نەخشەکەش بوویتە سالب کەواتە ڕاستە کاتێک کە من ئێکسەکی سالبم داناوە خودی نەخشەکەشم سالب دەرچوو خودی نەخشەکەشم سالب ئینفینیتی دەرچوو دوایی دەڵێ کاتێک کە نەخشەکەت بچێت بۆ موجب نەخشەکە دەچێت بۆ موجب ئینفینیتی کاتێک x بچێت بۆ موجب ئینفینیتی دەڵێم کاتێک x موجب ئینفینیتی بدەیت دێم تاقی دەکەمەوە لە شوێنی x موجب دادەنێ طبعا موجب هەر ژمارەی موجب بتوانی پێنج سەر موجب دەکات موجب ئێرەش بۆ خۆی موجب جاران موجب بێگومان دەبیتە چی دەبیتە موجب کەواتە کاتێک x موجبم لە نەخشەکە داناوە خودی نەخشەکەش بۆ موجب ینی کاتێک x موجب بوو نەخشەکەش دەچێت بۆ موجب ئینفینیتی کەواتە ئەلف وڵامەکەی لە بەرۆی ئەلف دەڵێ نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x سالب ئینفینیتی هاتم تاقیم کردو سالم دانا بڵێ نەخشەکەش بۆ سالب ئینفینیتی دوایی دەڵێ نەخشەکە دەچێت بۆ موجب ئینفینیتی کاتێک x بچێت بۆ موجب ئینفینیتی بێت دەیدەم ڕقەمی موجب دادەنێم بەڵێ بێگومان موجب لەوە دەدەستەوە کەواتە نەخشەکەش دەچێت بۆ موجب ئینفینیتی ئەبوو شێوەیە سیفەتی نەخشە ئەگەر هاتەوە شیکاری کە زۆر ئاسانە توانە گەورەکە دوای شوێنی ئەکسەکان هیچ مەنووسە وەرە تاواکاریەکان ئەکسی سالب دابنێەوە بزانە سالب دەردەچی ئەکسی سالم داناوە بەڵێ سالب دەرچوو کەواتە ئەوەی ڕاز بوو دەڵێ ئەکسی موجب دابنێەوە دەبی نەخشەکەش بچێت بۆ موجب ئینفینیتی ئەکسی موجب داناوە بەڵێ نەخشەکەش چووە موجب ئینفینیتی کەواتە ئەلف ڕاستە پرسیارە وەزارەکان لەو بابەتە پرسیار یەکەم کە هەمانە 2014 15 هاتەوە تەمەنە وێنەی هەم لە ئەو پرسیارە هەم لە پرسیاری دوای ئەویش بەکاردێنی بۆ پرسیاری 1 و 2 سەردەچمێ ئێفی لە یەکەمدا دەڵێ چ ئێفی x کەم 1 هەمووی کۆد کە دەڵێ ئێفی x کەم 1 یەکێکە بۆ لای چێ بۆ لای ڕاست سەرداگێکە لە وێنەکە دێمە لای ڕاست و هەروە دوویەکەش بەرەو چێ بەرەو سەرەوە یەکێکە لای ڕاست دوویەکە بەرەو سەرەوە ئەگەر لە وێنەکە یەکێکە بین بۆ لای ڕاست دوویەکە بڕۆنی سەرەوە دەبینی وێنەی ئەی دەبێت تا وەڵام ئەو بۆ یەکەم بۆ دووەم دەڵێ سالب ئێفی
x كۆشش طبعا سەرەتا دەڵێ 6 یەکە بۆ لای چەپ بەم پێچوانە دێن 6 یەکە دەڕۆنی لای چەپ بەڵام ئاگاداری ئەف سالب گوتم ئەگەر ئەو سالبە لە پێش f(x) بڕاستە خۆ ڕووی وێنەکە دەگۆڕێت تەماشاکە طبعا لە پرسیارەکە تەنیا وێنەی دی ڕووی گۆڕایەت بۆ شوێش بزانی کە دی وەڵامە 6 یەکە لە بۆ لای چەپ و ڕووی وێنەکەش پێچوانە دەبیتەوە کە دی دەبێتە وەڵامی دووەم 2016 حەبەتم هەیە کام لە ڕوونکردنەوە نەخشەی جیا دەنوێنێت ئاگادار بەڵام جیا دەنوێنێت تەماشای وێنەکان دەکەم هەر هەمیان گەر تەماشاکەم سەر دەزانم کە هەمیان نەخشەن دوای بزانین جیا یا زیانیە طبعا وێنەی ئەی گەر لە ڕاست بەرەو چەپ بۆی بکێشین لەبەرەوەی خاڵەت دەبی خاڵەکان پێک بگەینی بۆی وێنەکە ڕوومی لە پێشت ئەگەر لە چەپ بەرەو ڕاست خاڵک هەڵی بکێشین دەبیتیم 2000 وێنەکە دەبڕکەوەتە بەڵام ئەوە زیانیە لە بیدا کە ئەکسی توان سەیە بێگومان لە چەپ بەرەو ڕاست ئەگەر خاڵک پێشین تەنیا 1000 وێنەکە دەبڕێت بەڵام بەلایەن زۆرەکە 1000 بڕی ئەو جا دەبێتە زیاد کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست سی و دی ئەگەر تەماشایان کەین لە ڕاست بەرەو چەپ پێشەمیان 2000 وێنەکە دەبڕن کەواتە ئەوانیش پێیان دەڵێن زیانێک کەواتە وەڵامی بی دەبێتە ڕاست پرسیاری دوای ئەو کە پرسیارەکە لە بابەتی سیفەتی لێرە دەڵێت کام نەخشەم سیفەتە جێبەجێ دەکات سیفەتەکە دڵە نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x دەچێت بۆ موجب ئینفینیتی نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x دەچێت بۆ سالب ئینفینیتی طبعا ببین نەخشەکان تاقیکەینەوە بۆ نمونە ئەی کە هەمە چیە ئەی فی x یەکسانە بە 2x توانی 5 کەم 2x توانی 2 گوتم ئیشم بە توانی بچووکە نیە تەنیا توانە گەورەکەەوە توانە بچووکە هیچ ئیشمان پێینەوە ئەو کەم ئیشم پێ ئێرێ هاکۆڵکەی پێشی چیە موجبە توانی 5 موجب دەڵێن نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x دەچێت بۆ موجب ئینفینیتی یادەگەم موجب ئینفینیتی بێم دابنێمەوە دەبی نەخشەکەش بچێت بۆ سالب ئینفینیتی یعنی نەخشەکە بکاتە سالب ئێستا گەبێ موجب دابنین تەمان ئەو نەخشەکەیە موجب یەکسان دەبی بە موجب زارانی موجب بتوانی 5 سەقەتە موجب زاران موجب دەبیتە موجب ئینفینیتی کەواتە کاتێک موجب ئینفینیتی بوو نەخشەکەش بۆ موجب ئینفینیتی بەڵام لە سیفاتەکە دەڵێن نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x دەچێت بۆ موجب ئینفینیتی بەڵام کاتێک x چووە موجب ئینفینیتی نەخشەکە بووە موجب ئینفینیتی کەواتە ئەی نەبووە b چیم هەیە a فی x یەکسانە بە سالب 2x توانی 6 کەم 3x توانی 2 گوتم تەنیا توانە گەورەکە کەواتە توانە بچووکانم ئیش پێیان نییە باش طبعا تەماشای هاکۆڵکەی پێشکە چییە سالبە کەواتە دەڵێم a فی سالب زارانی کەوانە x توانی 6 باشە دەڵێن نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x موجب ئینفینیتی بێ موجب دادێن بزانین نەخشەکە دەچێت بۆ سالب ئێرەمە سالب ئێرەمە موجب توانی 6 کەواتە بۆ سالب زارانی موجب کە دەکاتە چی دەکاتە سالب کاتێک x موجب ئینفینیتی بڵێ نەخشەکە چوو سالب ئینفینیتی کەواتە بۆ ئەوەیان ڕاستە دوای ئەو دڵێن نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی کاتێک x یعنی ئەو زارێن x ما سالب بزانین نەخشەکە هەر دەچێت بۆ سالب ئینفینیتی سالب زارانی سالب ئەمە سالب توان 6 هەر دەبتەوە موجب ئاگاداری ئێرەوە لەبەرەوەی توانی جووتە سالبەکە دەبیتەوە موجب سالب زارانی موجب دەبتە چی دەبیتە سالب کەواتە کاتێک ئەکسم سالب دانە نەخشەکەش چوو لەو سالب ئینفینیتی کەواتە هەردوو مەرجەکەی جێبەجێ کرد و بی دەبێتە وەڵامی ڕاست ئاگادار بە سیفاتی لەرەلەر زۆر بە تەرکیزەوە کاتێکە لای دێنەوە بۆ بزانین کە نەخشەکە دەچێت بۆ سالب ئینفینیتی یا موجب ئینفینیتی ئەوش چارە وەزارەکان بوو لە ڕوونکردنەوەی نەخشە